پرسیاری 26 زۆر دوور و درێژە بەڵام تەمان ئەشی خوێنەوە چکە پێشتریش خوێندومەتەوە زۆر دەرسیشی تیا هیوادارم بە وردی گوێی لێ بگرین. ئەڵە سەلامی خوارد لێ بە مامۆستا گیان مامۆستا من لێ کێشەی دەرونی گەورەدام بەهۆی تاوانەکەەوە ئەنجامم داوە. مامۆستا من دایکم کاتی خۆی ژنی بەسەر هاتووە. سەرەتا خۆی ڕازی بووە تا باوکم مناڵێکی بوو لە ژنە تازەکەی. دواتر دایکم زۆر غیرەیە کرد. شەو ڕۆژ کێشەی دروستە کرد. زۆر گۆڕا ژیانی خۆی و باوکم ئەو ژنەی کردبووە دۆزەخ. ئێمەش چونکە دایکمان بوو هەر پشتی ئەومانەگرت بە تایبەتی کە من کچی گەورەی بووم. تاوای لێ هات دایکم پێداگری کرد لەوەی یا ئەبێ ئەو ژنە تەلاقدا یان دایکم. زۆر پیلانماندا ئەنا بۆ ناشرینکردنی ئەو هەوێی دایکم. باوکم زۆر عادل بوو. ئێمە لە هیچمان کەم نەبوو. ئەوەی تۆ بیڵەی باوکم بۆی دابین کردبووین. ئێستاش مندان بەو ڕاستێدا دەنێم کە هەوێکەی دایکم بە هەموو شتێ ڕازی بوو. زوڵمی زۆری لێکرا هەر ڕازی بوو. بەڵام دایکم وای کردبوو ئێمە هەمومان ڕقمان لێ بێتەوە. دواتر دایکم هەڕەشەی ئەوەی لە باوکم کرد کە ئەگەر ئەو ژنە تەلاق نەدا ئەو تەلاق وەرەگرێ و مناڵەکانە باو ناهێڵە بیان بینێتەوە. دواتر باوکم نەیتوانی واز لە دایکم بێنێت چونکە لە دایکم 4 مناڵی هەبوو. شەرمی بەخۆی بوو. دواتر خوشکەکانی دایکم و خوشکەکانی دایکم و ئێمەش هەموو باوکمان ناچار کرد ئەو ژنەی تەلاقدا. ژنەکە بە هیچ جۆرە ڕازی نەدەبوو بە تەلاق. حەملی دووەمی هەبوو. بەڵام دواتر لەژێر هەڕەشەی ڕازی بوو بەو مەرجەی مناڵەکانی لێ نەسەن و خانوویەکیش وەکو نەفەقە پێ بدە. مامۆستا لێرەوە نەهامەتی لە ماڵی ئێمە دەستی پێ کرد. بە شێوازێ باس ناکرێت. بە کەمتر لە 2 ساڵ دوای تەلاقدانەکە بە لە دەستدانی ئەو برایەکمان بەهۆی مخدرات و وەرگەڕانی سیارەکەی کە پێشتر زۆر ڕوو لەخوا بوو زوو گۆڕا. ڕۆژ بە ڕۆژ بەرەو هەژاری چوین. دایکم خوا عەفوی بکات تووشی نەخۆشیەکی زۆر پیس بوو. شەو تا بەیانی هاواریە کردەتە ئازار. زیاتر لە 6 مانگ بەم حاڵەوە بوو. زۆر هەوڵیدا گردنی خۆی ئازاد بکە چونکە زۆر جارێک گوت هەموو هی ئەو زوڵمە بوو کە کردم. زۆر جار خەوی ئەبینی لەگەڵ گریان بە ئاگا هاتین. بەڵام ئەو ژنە قبولی دایکمی نەکرد. و دوجار کە خەڵکی ناردە لای ژنەکە کە گوتی بیری چوو من دەگریام دەمگوت لە ڕاهی خوا ماڵم تێک مەدە. یعنی ژنەکە ئەیود بیرتان چوو منە گریامەمود لە ڕاهی خوا ماڵم تێک مەدە مناڵم هەیە مردی خۆمم خۆش دەوێت ڕازیم بە هەموو شتێ بەس منداڵم بێدایک و یان بێ باوک مەکە. گوتی بچمە دۆزەخیش ینی دایکی ئەم وتی بچمە دۆزەخیش هەر ئەوەیە یا تۆ تەلاق دەدا یا من کە ئەویان بەدایکم گوتەوە زۆر گریا. مامۆستا دایکم بە ئازارێکی زۆر قورس دوای 6 مانگ لە سەرجێ کەوتن بە جۆرە لەبەر نەخۆشیەکەی کە خەڵکی حەزی نەدەکرد بیبین خەڵکی حەزیان نەدەکرد بیبینن وەفاتی کرد. بەڵام زۆر هاواری خوایە کرد و بەڵام لە سەرمەرگ هەرچەند هەوڵمدا شەهادە بێنێ نەیتوانی. هەموو قسەیەکی بە زوبانیدا ئەهات هەتا جنێوی پیسی دەدا. نەمان دەزانی لەگەڵ چێتی وەفاتی کرد. ئایا خوا لێی خۆشە بێ؟ مامۆستا دایکم نەیدەهێشت باوکم مناڵەکانی خۆی ببینێ. باوکم زۆر خەمی دەخوارد. زۆر خەم ڕووی تێ کرد. تووشی جەڵتەی دەماغ بوو. دایکم وەفاتی کرد باوکیشم هێندەی نەبرد وەفاتی کرد. بەڵام لە زۆر کەس بیستومانە لای خوشک و براکانیشم ژنەکە گوتوویەتی گردنی باوکمانی ئازاد کردووە. ئێستاش ئەو لەگەڵ کچ و کوڕەکەی ئەژی کە دەکاتە براو خوشکی ئێمە شووی نەکردوێتەوە. مناڵە گەورەکەی 8 ساڵانە. باوکم کاتی خۆی خانوویەکی مارەیەکەی داپێی. بەڵام مامۆستا سوێن بەخوا خوشکەکانی دایکم هەموو ئەوانەی دەستیان هەبوو لەم تەلاقدانەدا بە 1 وشەش هەر یەکە و بە جۆرە باجەکەی داوە. ئێستاش من تووشی پیاوێکی زۆر خراپ بووم کە باز ناکرێت لە خراپی. مناڵێکی ناکامم هەیە. شەو نییە لە خوا دایکم نەبینم کە لەو پەڕی ناخۆشیدایە ئەگری و هاوارەکە ئەڵە فریام کەون. بەڵام باوکم ئەبینم سەری خۆی داگرت و 2 کۆتر لەناو قەفەزێکا لە بەردەمیەتی فرمێسکە ڕێژێ. کۆترەکان سەیری ئەوەکەن. هیچ ناڵێت دەیان جار ئەو خەوم بینیوە. خۆشم هەرچی خەوی ناخۆشە ئەی بینم. چونکە منیش بەڕاستیدان بە تاوانەکەما ئەنێم.
دەستم هەبوو لە تەلاقدانەکە و زۆر جار لای خەڵک بە خراپە باسیم کردو زۆر جنێوم پێداوە بە ناحەق. مامەسە من ئەو کاتە عەقڵم مناڵانە بوو کە دایکمە بینی ئەگریا و خەمیە خوارد بۆیە وامە کردە منیشم ئەو 17 ساڵان بوو. ئێستاش زۆر خەڵکم ناردووە تا لێم خۆش ببێ ڕازی نابێ. بەڵام ڕێگامانەدا مناڵەکانی ببینین. دەڵێ من ڕێگری ناکەم و زوڵم ناکەم و خوشکی بچووکتر لە خۆمم هەیە لەگەڵ برام 6 مانگە بێ هاتوو چۆیانەکەن و گوتوێتی من کێشەم نەبووە لەگەڵ کەستان، بەڵام هەرگیز گردنی دایکتان و خوشکەکتان هەموو ئەوانەی دەستیان هەبوو لە زوڵمکردن لێم ئازاد ناکەم. چاوەڕە دەکەم خوددا تۆڵیان لێ بکاتەوە چونکە من بێدەسەڵات بووم، هیچ تاوانم نەبوو، بە قەدەر و بەشی خۆم ڕازی بووم، بەڵام ئەوان زوڵمیان لێکردم، بوختان و جنێ و هەموو شتێکیان پێکردم و ئێستاش زۆر جار دوو مناڵەکە دەباتە سەرگۆڕی باوکمان و ئەو گردنی باوکمی ئازاد کردووە بەس بۆ من دەبینم باوکت دەگری، بەس بۆ من دەبینم باوکم دەگری لە خەودا. مامەستا ئێستا من چی بکەم؟ چۆن پاکە بمەوە لەم تاوانە؟ سوێند بەوا ژیانم بۆتە بۆ بە ژەهر. ئەمەی کە خوێندمەوە بۆ بەڕێستان دەقا و دەقی نووسینی ئەو من فاریزەشم بۆ دانەنە، بۆی هیچ شتێکی دەستکاری نەکەم و بەس هەوڵ بدەم کە بڕگەکانی وا بخوێنمەوە کە وەکو خۆی کاریگەر بێ. خۆی داڕشتنێکی سەلس و ڕێزمانی جوانی نووسی و تعبیرەکانیشی زۆر باش کردو و تعبیرەکانیشی لە 100% بەو شێوەیە کردو کە لە ناخی خۆیەتی هەستی خۆی دەربڕیوە واقعەکەشی بۆ ئێمە جێڕاوەتەوە. بەڵام چەند دەرس لەمەوە وەرەگری. من نامێت طبعاً ئەم باسە ئەم کاتە هی پرسیار وەڵامەکانە، ئەمەش پرسیاری نزیکی 29 یا 30 ئەمە 27 ناکرێ وەختەکە هەمووی بۆ ئەمە تەرخانکەین، بەڵام زۆر جێی خۆیەتی زۆر دەرسی لێ وەربگرین و لە خوێندنەوەشی هەر کە گوێمان لێ بێتەوە جارێک کە گوێی لێ بگرینەوە هەموو جۆری زوڵمەکان دێتەوە پێش چاومە. بەڵام من بەم خوشکە بەڕێزە ئەڵم بەڕاستی زوڵمێکی زۆر گەورەت کردووە و هەمووتان لە زوڵمەکەیە بەشدار. ئەو دوو کۆترش ئەو دوو مناڵەیەکە لەو ژنە هەیەتی کە دائنیشە بە دیاریانەوە لە قەفەزان و باوکی شەدەوە گردنی ئازاد کردووە ژنە ئەویشی لە زەلیلیە ئەبینی وەخوای گەورە تۆڵەشی لێکاتەوە بۆی بشزانی چونکە ناشێ لەبەر ژنی دووەم ژنی یەکەم ژنی دووەم تەلاق بداتەوە. ئەگەر ئەو کێشان ناتوانێت ئەو ئەیتوانی حەلیان بۆ دابنێتەوە تەواو دووری خستونەتەوە بە قسەی دایکردنەکە. اینجا خۆت باسەکەی هەموو ئەوانەی کە دەستیان هەبوو لەم زوڵمەیە ئەوانیان ئاوا چێشتووە، هەمویان ئەم کێشانیان بۆ دروست بۆتەوە. یعنی سبحان الله سەیری کە ئەو ژنیان تەلاق داوە خانووشیان بۆ تەرتیب کردو، بەس ئەو خانووی بۆ چییە؟ ئەوەیە لەگەڵ پیاوەکەی بحەسێتەوە، لەگەڵ پیاوی خۆی بێ، لەژێر چەتری خۆیان بێ، باوکی مناڵەکانی بێ، مناڵەکانی مەحروم نەبن لە باوکەکە. بەڵام بزانە چۆن دوای ئەوە خوای گەورە دایکەکەی بردۆتە بەو معانات و بەو ناڕەحەتیەڵەی نەخۆشەکەی حەجاجی کوڕی یوسوفی ثەقەفی گرتووە. باوکی دوایەوە جەڵدە لێی داوە بەو معاناتەوە دیسان ڕۆیشتووە. ئەم ژنە ئەڵێ ئێستا ئەم کچە ئەڵێ ژیانێکم هەیە ئێستا هەر مەگەر خوا خۆی بزانە چەند ناخۆش. پورەکانم هەرێکیان مبتەلا بوون، هەرێکە بە کێشەیەکەوە هەموو لەبەر ئەم زوڵمان کرد. چونکە خوای پەروەردگار زوڵم قبوڵ ناکە. چاوتان لەوە نەبێ پارتی وێچێتی ئەوەندە زاڵمون و ئەو هەموو زاڵمەیان دروست کردووە. ئەوە خوای پەروەردگار هەمویان ئینەما یوئەخیرهم، هەموو ئەوانە خوای گەورە هەڵیانەگرێ بۆ ڕۆژی قیامەت. چونکە ئەم زوڵمەش هیوادارم ئەمانە کە معاناتەکەیان چێشتووە، ئەم خێزانە کە زوڵمیان لەو ئافرەتە کردووە ئەمەی هاتۆتە ڕێیان پاکی کردبنەوە. ومێدەوارم مادام ئەهلی دین و ڕوویان لە دین بۆ خوای گەورە بەم معاناتە پاکی کردبن و هەم پیاوەکە هەم ژنەکە هەم پورەکان ئەم ئافرەتە بەڕێزەش. بەڵام پێویستیشیان بەوەیە کە دڵی چاکەنەوانی کە زیندون و ماون بە تایبەتی ئەم کچە پێویستە بچی بۆ لای دەست بە سەریابێنی خۆشەویستی بۆ دەرببڕی و چەند جاریشانی خۆ یەک جار و دووجاری ناوێ هاتوچۆکردن بە زۆر محاولە بکەیتەوە دڵی بێتەوە جێی خۆی. ئێتەوەی ئێستا سوکنای دڵی قەبرەکەیە جاش لە شووی نەکردێتەوە گەورەکەشی 8 ساڵ. من لێرە تەبعاً بەو خوشکە بەڕێزە بە ژنی دووەم ئەڵێم کە شوو بکەرەوە. ئەو فەراغەی لە ئیحساستا هەیە، لە دەروونتا هەیە، ئەو فەراغەی لە ژیانتا هەیە، هی پیاوەکە پڕ نابێتەوە، بە گریانیش پڕ نابێت. لەبەر بە پیاوێکیکە پڕی کەرەوە وەلو پڕی ناکات. بۆیە من وەکو باوکێکی خۆت، وەک مامی خۆت، وەک خاڵی خۆت پێت دەڵێم بەو ئافرەتە کە دوو مناڵەکەی هەیە ژنی دووەم شوو بکەرەوە.
شوبکەرەوە من ئامادەشم کە هەر کەسێک هاتە داخوازیت من بۆت بپرسمەوە بڕۆمەوە بە بنج و بناوانێ بزانم چێ و چەند شانی ئەوەی کە تۆ بیخوازی یا تۆ بخوازی. وخوای پەروەردگاری ژیانتان ئاسوودەکە مناڵەکانیشت بۆ پێگەێنە سەرمایی تۆش ئەلحەمدولای هەم ئیمتیحانێکیش بۆ ئەو دوو مناڵش حاولە بکە کە باش پەروەردەیانکەی بۆ ئەم کچە بەڕێزش کە پرسیارەکەی ناردووە پرسیارەکە زۆر باشە یعنی بەڕاستی مەوزوعەکە هی ئەوەیە بڵاویکەمەوە لە کاتی ترا دەرسی لێوەربگرین ئاەت و حەدیسەکانیان لەسەر بێنینەوە ئەگەر ئەوم بۆ کرا ئەی کەمەگەر نەبوو برای کەسێکی مسلمان یا خوشکێکی مسلمان بتوانێت بیکە خواش دای بە خێریم خوشکەش بداتەوە شتێکی زۆر گەورەی لە مێشکمانە هێنا و ڕفتاریشمان ڕاست کاتەوە بۆی کە ئینسان نەکەوێتە زوڵمێکی ئاوا گەورەوە بەخوا لەو کوردستان جاری وایە کابرا زوڵم لە یەکێکی ترەکە لەسەر $1000 ئیستعدادی هەیە بیکوژێ زەربە لە ژنی بدا لە مناڵی بدا کورە خەڵک زۆر گۆڕاوە خەڵکی نەبگەڕن سەر دینەکەتان بەخوا قەسەم ئەم دینە پارسەنگمانەکات و ئەم دینە بە ڕەحممانەکە ئەم دینە کەسایەتیمان پارسەنگەکە کەسایەتیمانە پارێزێ وامان لێکە بە سوود بین بۆ خەڵکی تر خۆمان لە ناخا مرتاح بین تۆ سەیری معاناتی ئەم ئافرەتەکە ساحەبی پرسیارەکە ئەوە هیچ باوکی کە جەڵدە لێی داوە لە فشاری خوێن لە زەختی خوێن لە بیرکردنەوە لە تەوازونی هۆرمۆنەکانی کە هەمووی تێک چووە هەروەکو شتێکی فیزیکی جەستەشی جگە لە دەرونی کە کاریگەری لەسەر جەستەشیە ئەنجاشنی یەکەمی دایکی ئەم بەڕێزە زوڵم زۆر شتێکی گەورەیە هەموو گوناحەکان گەورن بەڵام زوڵم پێشێلکردنی مافی یەکێکی ترە تۆ بۆی چوویتە سنوورەکەیەوە هەوافرەتە بە هەموو شتێک ڕازی بووە لەبەرەوە نایەوێت ئەم خانووی بڕوخێ بەسرە خانوە نەفسەکان بەسەر ڕووخان و چەترەکەیان لێ سندۆتە وتیانە خانووی چکە فەرموتۆ بچۆرە خانووی چکە هەرزانم کە ئەو خانووکە هەر ئەو فەراغی کەوتم تایەتی ئەوە سێتەکەشم ئەوەی کە شوو بکات و ئینشاڵڵە